بناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و جارێکی کەش خۆشحاڵم کە لێرە بە خزمەت مامۆستایانی بەڕێز، برایانی خۆشەویست و خوشکانی ئازیز دەگەینەوە و لە خوای گەورە داواکارم ئێوەی بەڕێز و خۆشەویست و خانەوادە و دۆست و خۆشەویستانتان یاخوا سەرفراز بن یاخوا بەختەوەر بن. ئەمە بەڕاستی دەمەوێت بلێرەوە بە ناوی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سوپاس و پێزانینمان ئاراستەی ئەنجومەنی خەلیفان بە بەرپرس و کارژێر و ئەندام و کادیرەکانی و هەروەها ئەم مامۆستا و ڕیشسپی و دایکە بەڕێز و خۆشەویستانە بکەین کە لە ساڵی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی 12 پێنجی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و 39 پەرلەمانی کوردستان بە گەرموگوڕی بەشداریتان کرد و ماندووبوون و زەحمەتی زۆرتان کێشا و سوپاس بۆ خوا بەرهەمی خۆشی هەبوو و کۆمەڵی ئیسلامی بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک ئێوەی بەڕێز و خۆشەویست دۆست و ئەندام و لایەنگرانی کەمان لە شوێنەکانی کە هەنگاوێکی باش چووە پێش و گەشەی زیاتری کرد و دەرکەوت کە ڕەگ و ڕیشەی لە ناو خەڵک و جەماوەر قایم و بتەوە و ئەگەر ئەو پێشێلکاری و ساختەکاری و تەزویرەی کە کرا نەکرابایە دەنگەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق و لە کوردستانی زۆر زیاتر دەبوونەوەی ئێستا. بەڵام بەداخەوە دەسەڵاتی مشەخۆری هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی خۆی نەیتوانیوە هەڵبژاردنێکی پاک و بێگرت بکە. هەمیشە دزی لە دەنجی خەڵک کردووە و ئیرادەی خەڵکی پێشێل کردووە و ڕێی خەڵکی لە بن پێ ناوە بەداخەوە. بۆش دەبینین بارودۆخی هەرێمی کوردستان بەچ ئاراستەیەکدا دەڕوە کە لە ئەنجامی ئەوەدا ئەم خەڵک و جەماوەرە ئەو دەسەڵاتەی کەستەمی لێ دەکا لە موڵچی، لە موچەی، لە کار و کەسابەتی، لە بیر و باوەڕ و عەقیدەی، لە ئەخلاق و ئاکاری تا دەگاتەوەی کە دەنگەکانیشان دەدزێ متمانەی بەم دەسەڵاتە نییە و ئەم دەسەڵاتە بە ئیخۆی نازانێ و حەقی خۆشتی بەڕاستی دەسەڵاتێک ئاوا مامەڵەگەی خەڵک بکە خەڵک ئاوا بێ بەرامبەری حەقی خۆیەتی چونکە کە دەسەڵات بەم شێوەیە مامەڵەگەی هاوڵاتی و خەڵکی خۆی کرد هەڵوێستی ڕاست و دروست و ڕاستەقینەژەوەی کە خەڵک بە ئیخۆی نەزانێ متمانەی پێی نەبێ و ڕەنگە لە کاتی لێقەمانیشیدا خەڵک زۆر باکی نەبێت کە دەسەڵات چی بەسەر دێ و خەڵکی چی بەسەر دێ. خوا پاداشتان داتەوە ئێوە ئەرچی خۆتان جێبەجێ کردووە و ئینشاءڵڵا ئەوانەی کە هەڵبژێردراون کەمە ئومێدمان دەکرد زیاتر بانایە بەڕاستی بەتایبەتی لەم دەڤەرەش، بەڵام وەکو باسم کرد ئەو ساختەکاری و ئەو پێشێلکاری کە کرا بەرامبەر بە ڕێی و دەنجی خەڵک وای کرد کە بەم شێوێ نەبێ، بەڵام ئێوە ئەرچی خۆتان جێبەجێ کرد خوا پاداشتان داتەوە و ئینشاءڵڵا ئەوانەی کە دەنگیشتان پێداون و هەڵتان بژاردوون لە جێگەی متمانەی ئێوە دەبن. ئەوەی کە گرنگە ئەوانەی کە دەنجیان پێدراوە ئەوە کە زۆر گرنگە بەڕای من کە خەڵک دڵی پێخۆش بێ و خەڵک پێی وابێ کە دەنگەکەی زایە نەبووە ئەوەیە کە خاوەن هەڵوێز بێ
ئەوەیە کە لە ڕێگەی ڕاستدا نەدا، ئەوەیە کە حەقبێژ بێ، ئەوەیە کە لە بەرامبەر ستەم دانەنەوێنێ، ملکەز نەکا، هەمیشە سەر و دەنجی بەرز بێ. پێم وایە هەر کاتێک نوێنەرانی خەڵک کە خەڵک دەنجی پێدا بن و هەڵی بژار بن بەم شێوە ڕەفتار بن، خەڵکەکە دڵخۆشە، بڵێ ئۆخەی سوپاس بۆ خوا دەنگم بەزایە نەداوە، بەزایە نەچووە. با بینی سەر بابەتەکەمان کە وەک مامۆستا باسی کرد، ئایا ئێمە چۆن دەتوانین کار و پرۆژەی ئیسلامی بە شێوەیەکی گشتی فراوانتر بکەین و گەشەدارتری بکەین و بەرەو پێشتری ببین. ئەم پێم وایە ئەگەر لەوە دەست پێ بکەین کە ئێمە لە بەرامبەر ئەم خەڵک و کۆمەڵگایەدا دەتوانین بڵێن بیکەین بە سێ بازنە. بازنەی یەکەمیان کە خۆمانین بە وەک ئەندامانی کۆمەڵی ئیسلامی، لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی، دۆست و خۆشەویستانی کۆمەڵی ئیسلامی، ئەوەی تریشیان ئەو خەڵک و جەماوەرە بەگشتی بازنەیەکی تر بێ کە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین و چۆن هەوڵ دەین ئەوانیش پاڵپشت بن و چۆن دەتوانین بشیانکەین بە خاوەنی ئەم پرۆژەیە. و پاشانیش مامەڵەیەکی تر لەگەڵ بۆ چوونە ئەلمانیەکان و ئەحزابی ئەلمانی و بەگرەسەرانی ئەحزابی ئەلمانی و ڕۆشنبیر و کەسە چالەکەکانی ئەحزابی ئەلمانی چۆن مامەڵەی لەگەڵ بکەین ئێمە. ئەوەی یەک بازنەی یەکەمیان ئێمە دەبێت یەکەم حەقیقەت ئەوەیە بیزانین ئەم دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا پێگەیشتوین وەکو کۆمەڵی ئیسلامی و ئەو متمانەیە کە کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵک و زەماوەردا هەیەی و ئەو قورسایی کە بۆ پەیدا بووە، ئەوە تەنها ئەو کەسانە نییە کە ئێستا لە کاردان و خزمەت دەکەین، ئەوە حەقیقەتێکی گەورەیە، بەڵکو ئەو دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا ئێمە سوپاس بۆ خوا شانازی پێوە دەکەین، ئەوە مێژووی دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان، دەگەڕێتەوە بۆ ئەوانش، ئەنی چاکە و فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوانش کە ئەو کاتەی بەردی بناغی ئەو کاروانیان داناوە. ئێستا بۆ نمونە جەنابی مامۆستا مەلا فەتحوڵڵا تەشریفی لێرەیە، لە ساڵانی هەشتاوە ئەوانە خزمەتیان کردووە. دەبێت خەڵک بیزانێت، دەبێت خەڵک پێی بزانێت، یعنی ئەم کاروانە ئاوا لە هیچ خۆڕایی ئێستا نەگەیشتوە دەستی ئەو خەڵکە. خەڵکێکی ئاوا ئێستا هەیە مەسەڵەن نەماوە بەر ڕەحمەتی خوای چووە، هەیە شەهید بووە، هەیە ئێستا مەسەڵەن ڕەنگە بەسەر جێگە کەوت بێ، بەڵام ئەوانە بەردی بناغی ئەم کاروانە بوون، بەردێکی ساغیان داناوە لە بناغی ئەم کاروانە، بۆیە دامەزدا و قایمە و تەمەشا دەکەی ئەم لە ئەولا ناکە، هەرچەند دیواری کێ لەسەر بکە و قورسایی زیاتی بکێتە سەرێ. جا ئێمە دەبێت ئەوە بزانین بەڕاستی ئەم کاروانە تەنها ئێمە نین کە ئاوا لەخوا بەزە بەرەو پێشمان بردووە و گەشەمان پێ کردووە، هەموو ئەوانن کە بەشداریان تێدا کردووە، ئەوەی کە شەهیدێکی داوە، ئەوەی کە دوو شەهیدی داوە بنە ماڵەمان هەیە سێ شەهیدی داوە بنە ماڵە هەیە، چۆن خاوەن نییە، چۆن ئەویش چاکە و فەزلی ئەم کاروانی پێ نابڕێ، چۆن ئەو زۆرە بنەماڵەیە حەقی وێنێ کە خزمەتی بکرێ و ئێمە خۆمان بە خزمەتکاریان بزانین، چۆن خاوەن نییە، نابێت لەبیر بکرێن. و ئەوانەی کە لەم کاروانەدا تووشی پێکان بوون
و بریندار بوون هەیە بە چەند ساڵ گیراوە بە ناحەق بە زوڵم و هەیە چەند جار ماڵی تاڵان کراوە و هەیە ئێستا مەسەڵەن لەسەر جێگە کەوتووە ئەوانە چ بەو شێوەی و چ پێشمەرگە بوونە ئەندامێک بووە لە قۆناغ جیاجیاکاندا لە قۆناغ سەختەکاندا کە فشارێکی زۆر لەسەر ئێمە بووە و خەڵک هەبووە نەیوێراوە مەرحەباییمان بکە ئەو کەسانە تێدا ماون و بە دەنگێکی درێرەوە گوتیانە ئێمە کۆمەڵی ئیسلامین ئەوانە بەڕاستی جا هەر لەو کاتیەوە بگرێت تا ئێستا کە ئەوەی بە دوعایەک ئەوەی بە دەنگێک بەشداری کردووە بەڕاستی بەشدارە هاوبەشە خاوەنە لەم پرۆژێ بەقەدەر ئیخلاس و بەقەدەر مەشەقەتی و ناڕەحەتی کە لەم کارواندا بینیوێتی ئێمە چۆن وا بکەین کە ئەم کەسانە خاوەن بن کاتێک کە باسی فراوانکردنی ئەم پرۆژێ دەکەین باسی گەشە پێکردنی زیاتری دەکەین دەبێت لەمەوە دەست پێ بکەین ئەم خەڵکی بە خاوەن بزانی ئەمانە بەو شێوەیە بە خاوەن دەزانرێن کە ئێمە ڕێزیان بگرین کاتێک بە خاوەن دەزانی کە تو گوێی لێ بگری کاتێک بە خاوەن دەزانی کە ڕاو بۆ چوونی بە هەندوەر بگری وفعلا لە ناخۆ بە خاوەنی بزانی تەنها مزامەلەی قسەکردن بەجیس نەبێ ئەو کاتەی تەمەشا دەکەی هەموو ئەوانە ئەگەر یەکێک نیگەرانێکیشی هەبێ ئەگەر یەکێک گلێشیشی هەبێ ئەم پێم وایە کاتێک ئێمە ئاوا مامەڵ لەگەڵ ئەم خوشک و برایانە دەکەین کە لەو قۆناغانە ڕابردوودا ئاوا ینی لە قەرزەکەی دابوون و خەباتیان کردووە و قوربانیان داوە دڵنیاتان دەکەمەوە دەبنە خاوەن وەک ئێمە ئاوا گەرم و گوڕ دەست بە کاروانەکەیەوە دەگرن وەکو باسم کرد باشترین چاکەش لەگەڵ ئەوانە ئەوەیە کە ئێمە ئەو ڕێگە ون نەکەین ئەم ڕێگە ڕاست و ڕوون نەکەین وە لێیلا نەدەین ئەو کاتەی ئەمەش هەنگاوێکی کێ بۆ دڵخۆشکردنی ئەوانەی کە لە ڕابردوودا خەباتیان کردووە و خزمەتیان کردووە دڵسۆزیان نواندووە بڵێن ئۆ خەیرە خوا بەزیاد بێ ئەوە ڕێگاکە هەر بەردەوامە و هەر ئاوەدانە و لەسەر ڕێ ڕاست و دروستەکە دەڕوە دووەم بازنە ئەم خەڵکو جەماوەرە ئێمە دەبێت بەڕاستی بەرامبەر بەم خەڵکو جەماوەرە کراوەتر بین پرۆژەی ئیسلامی ئەم شەریعەت و بەرنامەیە تەنها بۆ تاقمێک و بۆ حیزبێک و بۆ تەوژمێک نەهاتووە بەڵێ ئێمە هەوڵ دەدەین کە ئێمە ئەم وەسیلەیە بین کە ئەم شەریعەت و بەرنامە بگەین بە خەڵک بەڵام شەریعەت و بەرنامەکە ئی هەموو لایەکە ئی هەر کەسێکە کە بە ئی خۆی بزانێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ سەڵڵا عەلەیهی وسەلەم خوارێ سەرمێ ئەها کاتێک کە خیتاب بۆ خەڵکەکەیە بەڵام بە پێغەمبەر دەفەرمێ ینی بۆ خەڵکەکەیە کە ئەم پێغەمبەرە بەچی بۆ خەڵکە هاتووە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين واتە ئەمە بۆ خەڵکە ها ئەن ڕاستم شەریعەت و بەرنامەی هەر کەس دەستی پێوە بگرێ ڕەحمەتە بەرەکەتە مایەی سەربەرزی و کەرامەت و عزەتە بەڵام لە هەمان کاتدا ئەوە کە بۆ خۆت پێوە پابەندی و دەست پێوە گرتم سەر پێی بەرزە و پێی بەختەوەری کاکە بۆ ئەو خەڵکەشەکە دوو بیگەنی هەر بۆ خۆت نییە ئەی محەممەدەوە هەر تەنیا بۆ خۆت نیکە بۆ خۆت پێی بەحەسەیەوە و پێی سەربەرز بی و پێی بەختەوەر بی نا وما أرسلناك إلا رحمة للعالمين بۆ هەموو خەڵکە کەواتە ئێمە چۆن وا بکەین ئەم پەیامە ئەم شەریعەتەکە خوا ناردوێتی بۆ هەموو خەڵک پێی بەختەوەر بێ چۆن پێی بگا دەبێ ئێمە بەڕاستی لەم ڕۆوە لە بەرامبەر خەڵکدا کراوە بین ئەم پرۆژەیە بە خەڵکیش بزانین ئەمەش لە تەنها بە قسە ڕوون نابێتەوە ئەوە دەبێت بەڕاستی بە هەڵوێست و بە کردەوە بە مامەڵە لەگەڵ خەڵک دەری خینکە کاکە ئێمە تەنها وەسیلەیەکین دەمانەیە ئەم پەیامە شەریعەتە بگا لە ئێوە خاوەنتر نین و ڕەنگە ئێمە لە ئێوەش دڵسۆزتر نەبین بۆ ئەم شەریعەت و بەرنامەیە و مەرجنی ئێمە لە ئێوە لە خوا نزیکتر بین و هیچ تایبەتمەندێکیش نییە کاکە
ئەم قورئانە و ئەم فەرموودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر بێ حەسر لەسەر ئێمە هی ئێمەیە وڵای کاکە هەر کەسێکە بێ پێی و پابەند بێ و پێی بەڕێوە بچێ و لە ژانی خۆی جێبەجێکە و ئەو کەسە زیاتر لە خوا نزیکە و ئەو کەسە زیاتر دڵسۆزی ئەم شەریعەت و بەرنامەیە و ئەو کەسە زیاتر لەسەر ڕێی پێغەمبەریە صلی الله علیه و سلم بێ بەناو نییە واتە هەر کەسێک ئەگە ناوی ئیسلامی لە خۆ ناوە ئەمە حزبێکی ئیسلامی ئەمە حرەکەتێکی ئیسلامی ئەمە جەماعەتێکی ئیسلامیە هەر بەوەندە پێمان وابێ بەڕێی خۆمان لە ئاوێدەرێن ناوە و ئێمە بەفری بێ پەڵێنەوە تەبان ئێمە پیاوی زۆر چاک و ساڵحین و تاکە کەسی کە لەسەر ڕێی پێغەمبەری بین وانییە بەوەی نابی تاکە کەس لەسەر ڕێی پێغەمبەری و بەوەش نابی بە شوێن کەوتی پێغەمبەری صلی الله علیه و سلم سەر بێ ئەگەر هەڵوێست و کردەوەکانمان هەنگاوەکانمان فعلەن لەسەر ڕێی پێغەمبەری نەبێ صلی الله علیه و سلم سەر بێ بۆیە ئێمە دەبێ بەڕاستی لەم ڕۆوە زیاتر بەڕووی خەڵکدا کراوە بین و زیاتر ڕوومان لە خەڵک بێ و هەوڵ دەین بەکردەوەمان بە هەڵوێستمان زیاتر خەڵک بەختەوەرکەین و دڵخۆشیان کەین و ئەوانش بە خەوانین پرۆژەیە بزانین وەڵای کاکە ئەوە هەر نەک ببەخسە دەبێ یەک لە بارە خۆمان هەر کامێکمان دەبێ زۆر دڵخۆش بین زۆر دڵخۆش بین بەوەی کە کەسێک ئەمڕۆکە نەیاری ئەم شەریعەت و بەرنامەیە تەبان زۆر دڵخۆش بین و ئاواتە خواز بین و دوعای خەیر بکەین کە خوا هیدایەتی بداتەبەن لە ئێمە چاکتر پابەند بێ بەم شەریعەتەوە و دەستی پێوە بگری باوەش پێدا بکە زۆر دڵخۆش بین دەبێ پێی و دەبێت زۆر ینی ئومێد بخوازین ئاواتمان ئەوە بێ نەک جاری وایە هەیە بە هەڵا ئێمە بە مامەڵەی هەڵا بە هەڵوێستێکی ناڕێک نادروست دەبینم مایەوە کە خەڵکێک زیاتر دوورکەوێتەوە خەڵکێک زیاتر خوا نەخواستە ئەم شەریعەت و بەرنامەی لە بەرچاو بکەوێ و بەڵێ کاکە جا ئەگەر نوێنەرەکانی ئەم شەریعەت و بەرنامەی ئاوا بێ بەخوا ئەم شەریعەت و بەرنامەی زۆر دواکەوتووە هیچی پێی نییە بۆ خەڵکی کۆمەلگایە بۆ ینی لە ڕووی مامەڵەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی دڵسۆزی و خەمخۆری بۆ ئەم خەڵکی میلەتە خەڵکیش بەڕاستی فەقیرە خەڵک هەژارە خەڵکێکی خەڵک بێ ئاگایە ئێمە بەرپرسیارین لەوەی کە مامەڵەیەکی ڕاست و دروست و دڵسۆزانە و خەمخۆرانە بکەین ئەم لەگە نمونەیەک باس کەم لەوەی کە ئەو 4 ساڵە ڕابردوو کە بەڕاستی بێزگە لە ئیخلاس و دڵسۆزی خوای تەعالی بە هەموو لایەکمان ببەخشە ئینشاءالله ئینسان دەبێت دڵسۆز بێ ئیخلاس بێ مخلیص بێ تەمەن ئەو کە بینیم خەڵک زۆر بە دووشت دڵی خۆشە و پێشم وایە بەڕاستی هەر کاتێک ئێمە ئەم دوو مەرجەمان لە خۆماندا هێنادی خەڵک دڵی پێت خۆش دەبێ و خەڵک دەستخۆشی لێ دەکا و خەڵک دەڵێ ڕەحمەت لەو بەرنامەیە کە ئەو کەسێک پەروەردە کردووە کە ئەگەر ئێمە وابین لە پێش خەڵکیکەمان داوەتەوە کە خەڵک ئەمەیان نییە کە ئەوی بەڕاستی من بینی بم مەگەر چۆن لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم دوو خاڵەم نەبینیوە یەکەمیان خەمخۆری دڵسۆزی بۆ خەڵک لە ناخی خۆتدا کاتێک کە لەگەڵ خەڵک مامەڵە دەکەی تێکەڵ بە خەڵک دەبی و کاروباری خەڵک بەڕێوە دەبەی دڵسۆزیان بە خەمخۆریان بە ناڕحەت بە و بەڕاستی خەفەتبار بە کاتێک هاوڵاتیەکی هەژاری فەقیری ئەم وڵاتە دەبینی پێت ناخۆش بێ و ناڕحەت بە بەڕاستی جەرگت ژانێ بکە کاتێک هاوڵاتیش ئەم وڵاتە بە ستەملێکراوی دەبینی پێت ناخۆش بێ ئەگەر نەتوانی ستەمی لەسەر لا بەی ناڕحەت و خەفەتی بۆ بخۆی بەرپرسانی ئەم وڵاتە یەکێک لە مشتەکان ئەوەیە باکیان نییە خەڵک هەژار بێ باشی نییە خەڵک فەقیر بێ خەڵک دەربەدەر بێ خەڵک نان نەبێ بخوات ستەمی لێکرا بێ بەناحەق بگیرێ بە چەند ساڵ ستەمی لێ بکرێ و زیندانی بکرێ باکی نییە ینی خەمی نییە یەکاکە بەرپرسێکی هاتوو ئاوا کاروباری خەڵک بەڕێوە دەبەی وڵات بەم شێوە بەڕێوە دەبێ بەڕێوە دەچێ ینی بەرپرس ئاوا مامەڵەکەی خەڵک بکە دووەم مەرجی دووەم بێفەرقی لەگە خەڵک بێفەرق بن لەگە خەڵکی قەت ئەو لێک مەدەنەوە کە ئەوە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و ئەو ئەندام نییە کاتێک کە بەرپرسیار بی کاتێک بەرپرسی خەڵک بی کاتێک بابەتێک دێتە پێشەوە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بێفەرق بن
ئەگەر بۆتان کرا خەڵکی غەیرە کۆمەڵی ئیسلامی و پێشخەی باشتریشە بۆی کە چاکتر دڵنیاکەوە کە ئەتوو جیاوازی ناکرێت لە نێوان ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی و ئەندامێکی پارتی یان یەکێتی یا گۆڕان یا حزبی شوعی و حتا یان مەسەلەن کابرایەکی مسلمان و مەسیحی و یەزیدیەکیش ئینسانی بەرپرس لە ڕایکردنی کاروباری خەڵک نابێ ئەم جیاوازیانە بکە دەبێت بێفەرق دادگەرانە بەڕێکوپێکی بە یەک چاو تەماشایان بکە دەمێت تو سەر وەکە چێ حەقە و چێ ناحەقە ئەو کاتەی کە ئەگەر ئەندامێکی دڵسۆزی خۆت ناحەق بوو بەکاکرد ناحەقی ڕاوەستە کەسێک کە لەوانەیە لە فکردا لە مامەڵەدا نەیاریشت بێ کاتێک کە حەقی بە کاکە ڕاستەکەیت و حەقتە کاری ئیسلامی پرۆژەی ئیسلامی ئاوا پێش دەکەوێت حەز دەکەم بیزانن بەخوا ئەگەر بتەوێت خزمەتی خەڵک بکەی و ئەم پرۆژەی فراوان بێ و گەورە بێ و بتانێت خەڵکی زیاتر باوەش پێدا بکە و پشتیوانی پشتگیری زیاتری بۆ پەیداکەی ئاوا خزمەت بکە دڵسۆز و خەمخۆری خەڵک بە و جیاوازی و فەرق لە نێوان خەڵک مەکە لە کاتی ڕایکردن و کاروبار لە کاتی بینی پەیوەندی شەخسیەکاندا و پەیوەندی کۆمەڵایەتیدا ئەوە ئەتوو ئازادی چێت خۆش دەوێ و زیاتر لە چێ نزیکی و سەردان و مامەڵە لەگەر چێ و ئازادی بەڵام لە کاتی ڕایکردن و سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک دەبێت بەرپرس بەڕاستی بێفەرق بێ بێجیاوازی بێ و پاشان سەبارەت بە ئەحزابی سیاسی و خەڵکی عەلمانی و ئەوانەی کە هەڵگری فکرێکی نامۆ بە ئیسلامن نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری خۆمانن ئێمە چۆن مامەڵە بکەین ئێمە چۆن وا بکەین کە ئەوش دەبێتە مایە ئەوەی کە ڕەونەق و جوانی و شەوقی ئەم پرۆژێ دەرکەوێت ئەوش ئەوەیە بەڕاستی ئێمە هەر هێزێکی سیاسی و هەر ڕێکخراوێک لە شێوازی حیزبایەتیکردن و لە سیاسەتکردندا و لە مامەڵەکردنیشیدا ئازادە چۆن سیاسەت دەکا چۆن حیزبایەتی دەکا و کەسەکە چۆن بیر دەکاتەوە و بێگومان ئێمە ئەو کاتەی تێڕوانینمان و دنیابینیمان جیهانبینیمان و قەناعەتمان دەربارەی ئەو بابەتانە لێک جیاوازە بۆیە بۆ نمونە هەڵوێستی جیاوازیشمان دەبێت و ئەویش ئازادە لەوەی کە چۆن سیاسەت دەکا و حیزبایەتی دەکا و چۆن تەماشای شتەکان دەکا و میش ئاز بەڕاستی ئازادم بەڵام حەقیقەتەن ئەمن ڕێز لە ئەو بۆچوونە جیاوازی ئەو دەگرم و ئەو تێڕوانینەی جیاوازی ئەو دەگرم و مامەڵەیەکی درستی لەگەڵ دەکەم لە شوێنی خۆشیدا ئێمە پەیامی خۆمان و بەرنامەی خۆمان بە شێوەیەکی ڕاست و دروست دەخینە ڕوو لە هەڵوێستماندا ئەگەر کەسێکی ئەلمانی وا بیر بکاتەوە کە سیاسەت یانی درۆ و دەرەسا یانی فڕوفێڵ یانی چاواشەکردنی خەڵک یانی هەر چۆنیشی بێ لە دەسەڵات بمێنێتەوە ئێمە وا بیر ناکەینەوە ئێمە وا نیشانی دەین لەم کۆمەلگایە نەخێر سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە لەگەڵ خەڵک کۆمەلگای خۆت ڕاست بکەیت سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە خزمەتکاری خەڵکی خۆت بێ سیاسەتی ڕاست و درستی کە بتێ حکومڕانی پێ بکەی ئەوەیە کە خەڵک چی پێویست بوو چی هەڵبژات ڕێزە ڕاو بۆچوونی خەڵک بگری نەک هەر ئەوەی کە خۆت دەتەوێت پێت باشە هەر ئەو بچەست پێکەوە مەبدە و بەڕاستی ئەو فێرعەونایەتیە ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلى سبيل الرشاد هەر ئەوەی کە ئەمن نیشانتە دەدەم و پێمە هەر ئەوە ڕاستە و ئەوەی کە من ئەو ڕێی ئەم پێ پیشان دەدەم هەر ئەوە ڕێی ڕاست و حەقە ئەوە فێرعەون وا دەڵێ بەس ئێمە وا ناڵێن ئێمە پەیامێکی خۆمان پێ دەدەن کاکە خەڵک ئەمە پەیامی ئێمەیە ئەمە بەرنامەی ئێمەیە ئێمە ئاوا سیاسەت دەکەین ئەوە هەڵوێستەکانی ئێمە لەبارەی پرسە سیاسیەکان و هەڵوێستەکانمانە فەرمونون چێ باشتری پێ چێ ڕاستری پێ بابی خاتە ڕوو بەڵام بەڕاستی ئێمە لەگەڵ ئەو سیاسەتی چاوەشەکاری و لەگەڵ فڕوفێڵ و لەگەڵ درۆ و لەگەڵ ساختەکاری و لەگەڵ ئەو هەم پێشەکارێکە بەرامبەر بە خەڵک و بە مقدراتی خەڵک دەکەن نین
بۆ ئێمە لەوە بەڕاستی بێم ئێمە دەرکەوین کە ئێمە ڕاستین ئێمە حەقین و ئەوەی تر کە تا ئێستا دەکرێ ناڕاستەوە ناحەقە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دەرفەتمان لە پێش زۆرەکە فراوانتر و بەڕاستی گەشەدارتر بێ. هەم پرۆژەکەمان بەگشتی و پرۆژەی ئیسلامی بە ئاوا بڵێم، چونکە ئێمە دەتوانین وەکو مەبدە دەتوانین هەمیشە بەرژەوەندیەکانی ئەم خەڵک و کۆمەلگایەمان ئەم وڵاتەمان و پێش بەرژەوەندی خۆمان بخەین و پێش بەرژەوەندی حزبی خەین و پێش بەرژەوەندی ئەندامان و کادرەکانمان بخەین. بەڵام ئایا لە بەرامبەردا خەڵکی تر حزبەکانی تر ئایا ئەمەیان کردووە؟ و ئایا ئێمە چەند جار لەبەر بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی ئەندامان و کادرانی خۆمانمان دواخستووە و فەرامۆش کراوە؟ و جارێک لێرە باسی هێندەنی منەم کردووە کە ئێمە لەبەر هەندێک هەڵوێست ئێمە ڕەنگە ئەندام و کادرێمە زەرەری کردوێ لە هەندێک ئیمتیازاتی یاسایی و قانونی کە ئیمتیازاتی ئاسایی و یاساییە. بنمونە شەهیدانی ئێمە لە هەندێک شوێن کە شەهیدانی حزبەکانی تر ئەوەی کە لە دەستگای شەهیدەکانن بەگشتی سودمەند بوون بە پێی یاسا لە وەرگرتنی پاسە زەویەک یا پێدانی خانوویەک. ئێمە بێبەش بوون. بۆچی؟ وەڵاهی ئەوە زوڵم لە ئەوەی ئێمە کراوە، ئەوەی کە حەقی خۆیەتی باشیان کردو کە کەسێک خەباتی کردو لەم شاخانە کوژراوە فەقیری بە هەژاری بە نەداری خانوویشیان بۆ خانەوادەکەی دروست کردووە یا پارچە عەرزێکیان پێداوە مافی خۆیەتی. بەس ئەوەی من مافی خۆی نییە. ئەوە بەڕاستی ئێمە لە هێندێ حاڵەتدا لە هێندێ قۆناغدا نەمان توانیوە و ناشیکەین بەڕاستی ملکەز نەبووین بۆ هێندێک داواکاریە هەڵوێستمان بەو شێوەیە نەبوو کە ئەوان ویستوانە بۆیە تەماشاکردن زوڵم لە خەڵکی کەشت کراوە. جا شەهیدمان کەم ئەنداممان کادیرمان مەبەستم لە ئیمتیازاتی یاساییە. ئێمە باسی چی نایاسایی ناکەین و ئێمە هەمیشە خاوەنی هەڵوێستی خۆمان بووین و هەڵوێستی خۆمان ئێمە نەبەستەوەتەوە بە هیچ لایەنێکەوە. تەماشای بەرژەوەندی ئەم خەڵک وڵاتەمان کردووە. هەر هەڵوێستێک پێویست بوو ئێمە ئەومان کردو بە هەڵوێستی خۆمان بڕیارمان داوە و هیچ بەڕاستی دڵسادیش نەبووین و دوودڵیش نەبووین لە هەڵوێست وەرگرتن. کاتێک بە بەرژەوەندمان زانی بێ، کاتێک بە قازانجی خەڵک وڵاتمان زانی بێ. ئەمەش دیسانەکە دەرفەتێکی کێ هەلێش کێ لەبەر ئێمە لەبەردەم ئێمە کە ئەم پرۆژەی پێ فراوانترکەین و ئەم هەڵوێستانەمان زیاتر بەڕاستی ڕەنگ داتەوە. یەکێک هەڵوێست دەنوێنێت لەبەرەوەی ئەم وڵاتە پێی خۆشە و یەکێکی کە هەڵوێست نانوێت لەبەرەوەی ئەم وڵاتە پێی ناخۆشە و یەکێکی کە لەبەر فلانە حزبی ئەوی کە لەبەر فلانە حزبی و بەخوا کاکی ماوە بیرمان نەکردوێتەوە. هەڵوێستمان هەبووە وڵاتێ پێی ناڕازی بووە، پێی ناخۆش بووە، نیگەرانی خۆشیان گەیاندووە، لی پاشگەز نەبووینەوە. هەڵوێستی شەبووە جاری وا هەیە وڵاتی ئێمە خۆشیشمان لێ نهاتووە بەڵام لەگەڵ ئەوی تێکی کردوێتەوە. ئەوە لەبەرەوەی نییە کە ئەومان خۆش ویستووە، قەناعەتی خۆمان وا بووە. ئەوەی تریش لەبەر ئەوە نەبووە کە ڕقمان لە وڵاتی بێ، قەناعەتی خۆمان وا بووە، پێمانەوە بۆ قازانجە ئەو بەرژەوەندە و ئەوە شەرعیە. و ئێمە هیچێکی کە لە ئەو دەرفەت و هەلانەی کە لەبەردەم ئێمەدا ڕەخساوە بۆ فراوانتربوون و گەشتەکردنی زیاتر، ئەوەی کە ئێمە هەمیشە سوپاس بۆ خوا لەبەرەی خەڵک بووین و بە تایبەتی بەرەی خەڵک مەبەستم بەرەی خەڵکی ستەم لێکراو، خەڵکی فەقیر و هەژار. ئەمەش وای کردووە کە کۆمەڵ بە حزبێکی مەبدەئی ناسرابێ و بە حزبێک کە لەوانەیە لە قۆناغەکانی ڕابردوودا ئەوانەیە کە لەبەرەی گەل بوون لەبەرەی خەڵک بوون زۆر بوون بەڵام مردەوە کەم بوونەوە.
ئێمە هەر لەسەر ڕێگای ماین و لەخوا بەزیاد بێت ئینشەڵڵا دەژمێنینەوە و ئێمە ئەم لە بەرەی خەڵک بوونا و ئەم بەرگریکردن لە خەڵکی ستەملێکرا و لە خەڵکی هەژار و فەقیری ئەم وڵاتە هیچ پەیوەندی نەبوو هیچ کاتێک نە بە بەشداریکردن لە حکومەت نە معارەزە بوون ئەو هەر مەبدەیەکێمە هەمانە لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم ستەملێکراو بین دیفاعی لێ دەکەین لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم و هەژار ببینین بەرگری لێ دەکەین معارەزەش بین وخوا خەڵکێک ستەمکار بێ و هەر ئێمە دژی دەبین لە حکومەت بین خەڵکی ستەمکار هەبێ دژی ستەمکاری و ئێمە ئەو قەزانە بەڕاستی لای ئێمە بابەتی مەبدەئین ئێمە لەسەریان دەڕۆین لەسەریان دەچین لە هەر حاڵەتێکدا بین پەیوەست نییە بەڕاستی بەوە کە لە حکومەتی یا لە معارەزەی ئێمە لە حکومەتیش بووین خۆتان دەزن هاتوینە ئێرە ڕەخنەمان لە حکومەتی بووە قسەمان کردووە ئێستاش بە هەمان شێوە یعنی هیچ بە بڕوا بکەن هیچ نەگۆڕاوین هەر قەناعەت مەبدەئەکانی خۆمانمان هەیە خزمەتیش دەکەین لە حکومەت بین خزمەت بە خەڵک دەکەین ئەرچی سەرشانمانە معارەزە بین شێوازی معارەزە بوون جیا ئەوەی کە تو بەڕاستی دیفاع لە خەڵکیش دەکەی خەڵکەشی هەژار و فەقیر ئەوانەی کە مافیان خوراوە ئەوەی ینی چاودێری حکومەت دەکەی و بەدواداچوون بۆ کاروبارەکان دەکەی و لێپرسینەوە لە حکومەت و دەسەڵات دەکەی کە کاکە ئەمە بۆ کراوە ئەمە بۆ نەکراوە و ئێمە لە هەموو ئەوانەدا خوشک و برانی بەرز و خۆشەویست سوپاس بۆ خوا لە هەموو حاڵەتانەدا لەو هەڵوێستانەماندا پابەندیمان بە شەرعەوە بەردەوام بووە یعنی لەوەدا تەماشامان کرد بزانین داخوا چی شەرعیە و چی ناشەرعیە لێمان لەخوا بەزاد وێ لا نەداوە لەگەڵ هەموو ئەو ڕوودا و ئاڵۆزانێک کە هاتوونەتە پێشەوە بەڕاستی ئێمە ڕیعایەتی ئەومان کردووە پێش هەموو شت کە ئێمە لەم شەریعەت و بەرنامەیە لا نەدەین کارێک نەکەین قسەیەک نەکەین کە بێشەرعی بێ و ناحەق بێ وخوا نەخواستە پشتگیری زاڵم بێ و یاخوا نەخواستە دژی ستەمکار و هەژار و فەقیر بێ و لە هەموو ئەوانەدا بەڕاستی ئەوە هەر چاکە و فەزلەکەی بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ناگەڕێتەوە لە هەموو ئەو هەڵوێستانی ڕابردوو کە لەسەر هەڵوێستەکانمان بازمان داوە کە کادیر و ئەنداممان لە قۆناغ جیاجیەکاندا ناحەت کراوە سەغڵەت کراوە ئازار دراوە و کۆمەڵی ئیسلامی لە قۆناغی ڕابردوودا بە زۆر قەیران بە تایبەتی قەیرانی داراییدا تێپەڕیوە هەموو ئەوانە تەنها فەزل و چاکەی بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ناگەڕێتەوە بەڵکو بەشی هەرە گەورەشی بۆ خۆڕاگری و خۆڕاگری و ئازایەتی ئەندام و کادیرەکانی دەگەڕێتەوە کە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سەرکردایەتەکەیان بوون لەم هەڵوێست و موقیفانەیاندا و بەڕاستی ئەندام و کادیرەکانی من زۆر جار پێیان گوتیان کاکە لەسەر هەڵوێستەکانی خۆتان بەردەوام بن پاشەکشە نەکەن لەبەرەی خەڵک دژی ستەمکار لەبەرەی مەزلوم با ئەگەر قەزەکەی ئێمە تەحەمولی ئەو ئازار و ناڕەحەتی و فەقیری و هەژاری و ستەم و زوڵمەی دەکەن کە لێمان دەکرێت تەحەمل دەکەین ئێمە پاشەکشە نەکەن و بۆمە بەڕاستی معنەویاتێکی بەرز بوو زۆر جێگەی دڵخۆشی بووە و ئەم وای کردووە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سوورتر بێ بەردەوامتر بێ سوپاس بۆ خوا سەبارەت بە ئەو پرس و بابەتانەی کە ئەمڕۆژ لە ساحەکە لە ئارادان زۆر جار باس کراوە ئێمە سەبارەت بە بەشداریکردن لە حکومەت و بەشداری نەکردن هەمیشە گوتومانە حزبی سیاسی کاتێک کە بەشداری هەڵبژاردن دەکا بۆ ئەوەیە کە دەسەڵات وەربگرێ زۆرینە بەدەست بێنێ و ئەو حکومەت پێک بێنێ کاروباری خەڵک ئەو بەڕێوەبەرێ و ئاوات و ئامانجی ئێمەشە بەڵام ئەو حزبە سیاسیە هەر حزبێک کە نەیتوانی زۆرینە بەدەست بێنێ لەوانەیە هەوڵ دەدا بەشدار بێ لە حکومەت بە پشک و بەشی باش
بۆ ئەوەی بتوانێت هێندێک لەو ئامانجوو ئەو بەڵێنانی لە کاتی هەڵبژاردن بە خەڵکی داوە جێبەجێکە. ئەوە پرەنسیپی ینی هەموو ئەحزابی سیاسی لە دنیادا و ئەوە ینی عورفێکی حزبی سیاسیە لە دنیادا لە دوای هەڵبژاردن. هیچ حزبێک لە دنیادا ئەوەی کەم باسی سیستەمی دنیا و عورفی ئەحزابی سیاسی دەکەم لە دنیا پێشکەوتوودا. هیچ حزبێک پێش هەڵبژاردن بڕیار نادەکە ئۆپۆزیسیۆن بێ، معارەزە بێ. هیچ حزبێکی سیاسی بەم باسی یعنی عورف دەکەم، عورفی دنیا، هیچ حزبێکی سیاسی دوای هەڵبژاردن یەکسەر بەر لەوەی کە باسی پێکهێنانی حکومەت و ئایا مەسەڵەن چەند ئامانجەکانی لەو حکومەتەی کە تشکیل لەبێ دێتە دی بڕیار نادە معارەزە بێ، یا هەل لە ڕێو بڕیار نادەکە لە حکومەت بەشدار بێ. هیچ لە هەموو دنیادا دوای هەڵبژاردن حزبەکان دێن گفتوگۆ دەکەن سەبارەت بە پێکهێنانی حکومەت. ئینجا لە دنیادا ئاوایە ئەوەی کە زۆرینە دێنێ یا گەورەترین کوتلێ لە پەرلەماندا تەکلیف دەکرێت بە پێکهێنانی کابینە حکومەت. ئەگەر ئەو نەیتوانی ئەوی دوم تەکلیف دەکرێت، ئەگەر ئەو نەیتوانی سێم لەوانەیە سبەی بێتە سەر تو. خۆ پێی یاسا وایە، یعنی دوای ئەوەی کە پەرلەمان یا سەرۆکی وڵات گەورەترین کوتلەی ڕاستپارد بۆ پێکهێنانی حکومەت، ئەگەر ئەو پێک نەهات لە ماوەی مانگێکدا بەپێی هێندێک دەستوری وڵات و هێندێک مەسەڵەن پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی وڵاتە کوتلەی دوم تەکلیف دەکرێت. ئەو پێک نەهات ئیسێم تەکلیف دەکرێت. یخۆ نابێ ئەوە 6 مانگ و 8 مانگوان ببێت کە هەر چاوەڕێ بزانین داخوا نە حکومەت پێ بگەنە پەرلەمانش بێتەوە نە هیچ کەسیش لە ڕووی یاسایی بەرپرسیار بێ. ئێستا تا ئێستا کەس بەرپرسیار نییە لە ڕووی یاسایی و چی حکومەت پێک دێنێ. خۆ تا ئێستا بەڕەسمی کەس تەکلیف نەکراوە چی حکومەت پێک دێنێ. ئێمە چۆن ئیعلان کەم کە من چیم؟ یعنی ئەوەی کە پێم ئەوەی کە ڕاست و دروست ئێمە کردومانە. ڕاستە لە وڵاتە یاسا نییە و ڕاستە لە وڵاتە ینی ئەم عورفانە بەهای نییە، بەڵام ئەگەر ڕاستی دەوێت ئەوەیە ینی ڕێی ڕاست و دروست بۆ بەشداریکردن و بەشداری نەکردن لە حکومەت. بۆیە ئێمە هیچمان ئیعلان نەکردووە کەی لایەک تەکلیف کرا بە پێکهێنانی حکومەت، هاتن لای کۆمەڵی ئیسلامی و بەڕەسمی بە شێوەیەکی پرۆتۆکۆلی داوان لە کۆمەڵ کرد بەشداری حکومەت بکە. ئێمەش قسەی خۆمان دەکەین. نەهاتن ئێمە معارەزەین بە تەبیعی. ئەم عورفەی کۆمەڵی ئیسلامی تازە نییە، ئێمە لە کابینەی پێشوش و لەوەی پێشووتری شەڕامان کردو ئێمە. و بۆ زانیاریشتان بەخوا معارەزە بوون و لە حکومەت بەشداریکردن و بەمانایەوە کە بڕێن بە تعبیر بن خزمەتکردن بە خەڵک لە حکومەتدا بە قسە نییە، بە هەڵوێستە، بەکردەوەیە. چێ لە معارەزەکان هەڵوێستی لە پێش کۆمەڵی ئیسلامی بووە و لە ئێمە زیاتر لە بەرەی خەڵک و جەماوەر بۆ پژگیری خەڵک و جەماوەری بە تایبەتی هەژار و ستەم لێکرا بووە. چێوە پێش ئێمە کەوتووە؟ ئەگەر خزمەتکردن بە خەڵک بێ کاتێک ئێمە لە حکومەت بووین بەمە حەز دەکەم بزانم داخۆ چێ لە ئێمە دڵسۆزتر و خەمخۆری زیاتری خەڵک بووە؟ با فەرموون با خەڵک بە قسە بکەن. کاکە نە خزمەتکردن بە خەڵک بە قسەیە و نە معارەزە بوون بە قسەیە، هەردووشیان بە هەڵوێستە، بەکردەوەیە و بە خەمخۆری بە دڵسۆزیە. بابەتێکی تر ئێمە دیارە 4 ساڵجارێک بە پێی پێڕەوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی کۆنگرە دەبەستین. ئێمە ئێستا بەرەو کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی مەکتەبی سیاسی چەند کۆبوونەوەیەکمان کردووە. ئەوەی کە ئامانجی ئێمە بێ لە کۆنگرەماندا ئەوەیە کە ئیشاءالله هەوڵ دەین کۆنگرەیەکی ڕێکوپێک ببەستین، کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و کۆنگرەیەک بێ کە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ڕئیان تێیدا هەبێ، بەشدار بن لەم کۆنگرەیە لە ڕێگەی کۆنفرانسە ناوچەیەکان. ئەو بابەتانەی کە گرنگن لە ڕێگەی لیژنەکانی ئامادەکاری کۆنگرە کە دێن بۆ ناوچەکان تاوتوێ بکرێ و ئێمە هەوڵ دەدەین کە زۆربەی هەر زۆری
ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی کەم پرۆژەی هەموو لایەکە تێدا بەشدار بن بە بۆچوونیان بە ڕەئیان کە ئێمە کۆمەڵی ئیسلامی چۆن بەرەو پێشتر ببین و چۆن گەشەی زیاتری پێ بکەین و چۆن کۆنگرەیەکی سەرکەوتوو ببەستین کە قۆناغی ئایندەمان ئینشاڵڵا باشتر و بەهێزتر بێت لەم قۆناغەمان. و خاڵەشی تریش ئەوەیە کە ئێمە چۆن وا بکەین بەهۆی کۆنگرەکەمانەوە وەکو لە قسەکانی پێشووتر ئاماژەم پێکرد کە زیاتر بەڕووی جەماوەردا بکرێنەوە بزانین داخۆ ئەگەر هەر بڕیارێک و هەر ڕاستپاردەیەک کە دەبێتە مایەوە کە ئێمە زیاتر بکرێنەوە زیاتر ڕوومان لەم خەڵکو جەماوەرە بێ و یعنی بازنەکەمان فراوانتر بکەین ئینشاءڵڵا ئەمەش ئامانجێکمان بێ لە کۆنگرەکەمان. چونکە جاری وا هەیە مەسەلەن خۆتان دەزانن تعبیرێک کاریگەری خۆی هەیە لەسەر خەڵکو جەماوەر وشەیەک کاریگەری خۆی هەیە لەسەر خەڵک. بۆیە ئێمە دەمانەوێت ئینشاءڵڵا ئێوەش بەشداری کاراتان هەبێ و بەڕێیەکانتان ئینشاءڵڵا ئەم کاروانە بەرەو پێشتر و ئینشاءڵڵا زیاتر بەرن. ئەوەی تریش ئێمە وەکو فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان چەند ئەرکێکمان هەیە. ئەرشی یەکەممان ئەوەیە کە ئێمە پەیوەندەکی باش لە نێوان خۆمان و خەڵکو جەماوەرەکەماندا دروستکەین و هەمیشە لەگەڵیان لەسەر هێڵ بین و گوێ لە داواکاری و پێشنیار و بەسم پێشنیار و داواکاری گشتی دەڵێن. بەڵام بەڕاستی فراشۆ ناتوانین بە دوای تاکتاکی داواکاری کێشەکانی خەڵک بکەوێت. دەبێت هەوڵدا کێشەی گشتی خەڵک چارەسەر بکە لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێگەی پێشنیازی یاساوە لە ڕێی دەرکردنی یاسایە لە ڕێی دەرکردنی بڕیارێک. و ئەرچی دووەمان بریتێ لەوە کە ئێمە ئەگەر یعنی وەکو فراکسیۆن بەشدار بین لە حکومەت یا بەشدار نەبین چاودێرێکی کارای حکومەت و دامدەستگاکانی بین و پشتیوان بەخوای گەورە وا دەبین. ئەرکێکمان ئەوەیە ئێمە بەشدار دەبین لە دەرکردنی یاسا و هەر بڕیارێک کە بە قازانجی خەڵک بێ هەر خەڵکێک پێشکەشی بکە. ئەمە تەعەسوبمان بۆ شتی خۆمانمان نییە. الحکمة ضالة المؤمن جا ئەوە دەبێت جیاوازەکانی ئێمە بێ لە خەڵک. هەر فراکسیۆنێک پرۆژەیەک پێشنیازی یاسایەک بێنێتە پێشێک کە بە قازانجی خەڵک بێ خەڵک سوودی بینی ئێمە پشگیری دەکەین دەنجی پێ دەدەین. و لە ڕووی کەشەوە ئێمە هەوڵ دەدەین کە ئەم پەرلەمانێکی کارا بێ و فعلا بەپێی پێڕەوی ناخۆی کە نووسا بەرزترین دەسەڵاتی یاسادانان و مەرجەعی سیاسی لە هەرێمی کوردستان فعلا مەرجەعی سیاسی بێ لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمە ئەو خولە و خولەکەی ڕابرد بەڕاستی هەوڵ دراوە کە ئەم پەرلەمانە بێبەها بکرێت و قورسایی کەم بکرێتەوە. دەکاتێک کە مەرجەعی سیاسی واتە هێڵە گشتەکانی سیاسەتی هەرێمی کوردستان ئەم پەرلەمانە پەسەندی بکە. بەڵام بەداخەوە هێڵە گشتەکانی سیاسەت لە هەرێمی کوردستان وردەکاریەکانیشی حزب بڕیاری لێدا پەسەندی دەکات. ئێمە دەبێت ئەم شکۆیە بۆ پەرلەمان بگەڕێتەوە ئەم حەقە بۆ پەرلەمان بگەڕێتەوە. بەڕاستی ئێمە هەوڵی خۆمان دەدەین ڕاستە ئێمە فراکسیۆنێکی حەوت کەسین بە سوپاس بۆخوا هەموو دنیا دەزانێت کە کۆمەڵی ئیسلامی قورسایەکی تایبەتی خۆی هەیە. بیانی ئەگەر ئەو ساختەکاری و پێشێلکاریەیە کە لە هەڵبژاردننی سینۆکرا نەکرا بایە کۆمەڵی ئیسلامی یەکەم هێز دەبوو کە بە ڕێژەیەکی باش دیاری کردبوو. چونکە تاکە هێزە کە بە حەق زیادی کرد بێ. هاوڕێکانی بەداخۆ پێشمان ناخۆش بوومە کاتی خۆش باسمان کردووە کە نیوانی و کەمیان کرد. دوو دەسەڵاتدارەکەش بە ساختەکاری و بە تەزویر هەردووشیان کورسەکانیان بەرز کردەوە. یعنی خۆزگا هەڵبژاردنێکی ڕاستەقینە و پاک و بێگەر دەکرا و کاتەی دەبینرا کە ئێمە دەنگمان چەندە و ئەوەی کە ئێستا 45 کورسی 25 کورسی ئەوەش هێنا ئەوەی دەنجیان چەندە بوو. خۆزگە هەڵبژاردنێکی پاک و بێگەر کرابە خۆزگا. بەداخەوە بۆی ئێمە قورسایی ئێمە لە حەوتی نییە بەڕاستی. ئێمە قورسایی خۆمان بە هەڵوێستەکانمانەوەیە و بە پشتیوانی پشتگیری جەماوەرێکی زۆر وەیە لەخوا بەزیاد بێ کە بەڕاستەقینە و بە قەناعەتەوە پشتگیران لە کۆمەڵی ئیسلامی کردووە بەبێ ئەوەی کۆمەڵی ئیسلامی بتوانێت 100,000 بۆ یەک کەس خەرج بکە یەک کەسیش تەعین بکە. و ئینشاءڵڵا ئەم پشتیوانی پشتگیری و کۆمەڵی ئیسلامی
زیاد دەبێت کەم نابێ ئەمەش ئینشاءڵڵا هەوڵ دەدەین نوێنەرانتان لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگا لە بەرپرسە خۆزیەکان لە حکوومەتە ئیداریەکانی خۆزیەکان ئینشاءڵڵا نوێنەری ڕاستەقینەی ئێوە و دەنگدەران و دۆست و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی بن. من دووبارە خۆشحاڵم بە دیدارتان و خوا پاداشی مولایەتی بداتەوە و یاخوا سەرفراز و بەختەوەر و ڕووسووری دنیا و قیامەت بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.